میراجی بەکارهێنا بەڵێ سیخۆی 22 ئەمفۆری بەکارهێنا کۆپتەری زۆر بەکارهێنا هەلیکۆپتەر می حەفدەی زۆر بەکارهێنا بەڵام کوێت سیستەمێکی بەرگری ئاسمانی هەبوو ئۆتۆماتیکی شێ کرد ئەفسەرەکان ڕایان کرد بەجێیان هێشت بەسەوە هەر ئیشێ کرد ئەو فڕۆکانە کە چوونە ئاسمانی کوێتەوە بەوە کەوتنە خوارەوە ئەنی هاوڕەیەکیشم هەیە لەوانە زانم نەقیب زەید کەوتە خوارەوە کورسیەکەی دۆزرایەوە کە خۆی فرەدا بپڕێت بەس خۆی نەدۆزرایەوە تاکو ئەم ڕۆژە ئەو فڕۆکەوانە تاکو ئێستش دیار نییە ئەو کوڕە یعنی ئەو سیستەمە بۆ خۆی ئیشێ کرد ئۆتۆماتیکی شێکرد باشە کە عێراق بەو 100,000 سەرباز و بە 300 تانک و ئەوانە هێرشی کرد و توانی بە 2 ساعت بیگرێت پێویستی بە تایارە کرد یا تایارە هاوکاری کرد لەوەی بەو کاتەکەمە بیگرێت فڕۆکەی کوێتی هەبوو لە جۆری سکای هۆک و میراج هەیان بوو ینی فڕۆکەیەکی کوێتی هەڵسا لە جۆری سکای هۆک بەس میراجەکە خستی خوارەوە مەترسی ئەوەیان هەبوو دوایە مەترسی هێزی تریان هەبوو داخل شەڕەکە بێتن هەرچەنێ لەگەڵ سعودیە ڕێککەوتوو بوو بەڵام هەر مەترسی بوو